لە هەموو بارێکە لایەن دوو لایەنمان هەیە، لایەنی ئەرێنی و لایەنی نەرێنی. بە هەمان شێوە لە تەکنۆلۆژیاش هەمان شێوەیە، لایەنی ئەرێنی و لایەنی نەرێنیمان هەیە کە ئەکەوێتەوە سەر ئەو کەسێک کە بەکارهێنێت، چونکە تەکنۆلۆژیا کە دروست ئەکرێت بۆ لایەنی سوود بۆ ئاسانکاری ژیان دروست ئەکرێت، ئەویش ئەکەوێتەوە سەر ئەو کەسانەی کە بەکارهێنن. دوو نمونەمان هەیە بۆ لایەنی ئەرێنی و بۆ لایەنی نەرێنی. بۆ نەرێنیەکە ئەوەیە کە لە جەنگا بەکارهێنرێت کە بۆ نمونە فڕۆکەی بێ فڕۆکەوان کە ئەمە زیانێکی زۆری هەیە، ئەو چەکانەی کە دروست دەکرێت بە لایەنێکی تەکنەلۆژیا دروست دەکرێت کە پێویستی بە هیچ بەکارهێنەرێک نییە، بەڵکو خۆی ئیشەکە بە لایەنێکی زیرەک ئیشەکە. و لایەنی ئەرێنیشمان هەیە وەکو ئۆتۆمۆبیلی زیرەک کە بە هیچ سوتەمەنیەک ئیش ناکا، کە ئەمە سوودێکی زۆری بە ژینگە گەیاندووە کە لە زۆربەی وڵاتانی جیهانە بەکارهێنرێت. تەنها شەریکات هەیە کە ئۆتۆمبیل دروستەکە بە بێ سوتەمەنی، کە ئەمەش سوودێکی زۆری هەیە. ئەکەوێتەوە سەر ئەو کەسانەی کە بەکارهێنرێ، ئەو ئامڕازانەی کە بەکارهێنرێ بەگشتی سوودێکی زۆری هەیە، بەڵام ئەگەر بە هەڵە بەکاری بێنی بەرەو هەڵدەرێکی گەورەمانە بە بۆیە پێویستە لەسەر هەر تاکێک لەلایەن خۆیەوە کە دروستکەرە یا بەکارهێنەرە چۆنەڵی بە شێوازێک بەکاری بێنێت کە سوود بە هەمووان بگەێنێت. خۆی لە تاکەوە دەست پێکات کاتێک کە پرۆجێکتێک سۆفتوێرێک دروست ئەکرێت بۆ لایەنێکی تەکنەلۆژی بۆ سوود دروست ئەکرێت، بەڵام ئەکەوێتەوە سەر بەکارهێنەر کە بە سوود بەکاریهێنێت یان بە زیان بەکاریهێنێت، ئەو ئەکەوێتەوە سەر تاک کە بەکاریهێنێت.